کاتژمێر 12 نیوەشەوە هێزەکانی ئاسایشی سلێمانی بێگوێدانە دواکەوتنی موچە و هەموو ئەو گرفتانەی کە لارادان لە خەمی پاراستنی ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستاندان. بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی کە سەرپەرشتی ئۆپراسیۆنێکی تایبەتی دەکرد لە ڕێگەی کورساتنی و زەوە دڵنیایی دای هاوڵاتیان و ڕایگەیان شەو ڕۆژیان خستووەتە سەریەک بۆ ئەوەی هاوڵاتیان بە ئارامی ژیان بەڕێ بکەن. دڵنیاین بە هاوڵاتیان هێزەکانی هێزە ئەمنیەکان و هێزەکانی ناوخۆ و بە پۆلیس و بە مرور و بە هەموو هێزەکانی تریشەوە کە پشتیوان و هاوکاری یەکترین بۆ دیفاع لەم میلەتە و لەم نەتەوەی و لەم نیشتیمانە کە ئەمڕۆ ئێمە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیان قۆناغێکە ئەبێت ئەشێت ئەبێ هەمومان دەست لە ناو دەست پێکەوە خەباتکەین تێبکۆشین بۆی بەڕاستی ئەم میلەتە بگەینە سەرفرازی کە ئەرکی نیشتیمانی هەمومانە. ئەمیشۆ بە بەردەوامی ئەو پەیمانیان ناوە کە پارێزەری سەر و سامان و کەرامەتی هاوڵاتیان بن بۆ ئەوی هاوڵاتیان بە ئارامی و بە ئاسایشی کات و ساتی خۆیان بەسەر بەرن. بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی باس لەوەش دەکات ئەو ئارامەی کە لارێمی کوردستان بەدیاتووە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ ئەو پەیوەندێ بەهێزەی کە لە نێوان هێزەکانیان و هاوڵاتیاندا بەدی دەکرێت. لەم تەلەڤیزیۆنەی ئێوە دەستخۆشی و خۆشەویستیمان هەیە بۆ خەڵکی شاری سلێمانی و دەوروبەر و هەموو هاوڵاتانی خۆشەویست کە توانیوانە هاوکار و پشتیوانێکی باشی هێزە ئەمنیەکان بن تا ئێستا کە پشتیوانێکی باش بوون بۆ ئەوی کە ڕێگر بین بە هەموو لایەکمان لە هەر کارە و کردەوەیە کە بێتە مای خراپ بۆ ئەم وڵات و بۆ میلەتەکەمان. لەلایەکی ترەوە هاوڵاتیان یەرێمی کوردستان بەبایەخەوە باس لە هەوڵەکانی هێزەکانی ئاسایش دەکەن و بە چاوی ڕێز و پێزانینەوە لە شەو نخوونی و ماندووبوونیان دەڕوانن. مکۆ تابینەوە کاژبێت 12 شەوە هێزەکان بڵاو بوونەتەوە بەڵام لەخوا بەزیابێ خەڵکیش هاوکاریانەوە ئەوانیژەمە زۆر دەستخۆشیان لێکن کە بەم شەوە لەسەر ئەم شەقامانە هاوکاری برا شۆفێرەکانی ژەکەن کە بووی تووشی کێشەیەکیش نەبن ئەمنێتیش بە تاواتی پارێزرا و دەستخۆشیان لێقەم و هیوادارم بەردەوام بن نەهێڵن ئەم دۆخە تێک بچێت و چونکە ئەم دۆخە زۆر بە جوانی پارێزراوە لە هیچ پارێزگایشی عێراقا ئەم دۆخە نیە تەنانەت دەگەر تۆ بچیتە ئەوروپاش دۆخی شوا بە ڕێکوپێکی نابینی. ئێستا لە مۆزاشە لە مۆزەی کەساتی کەوتین زۆر پێویست ێزانم هەموو شەوە مەفرە زۆر شتە بێ بۆ دڵنیابوونەوە لە ئاسایشی ناوشار. هەرێمی کوردستان لە بەردەم چەندین قەیران و گرفتدایە بەڵام هێزەکانی ئاسایش بەبێ گوێدانە ئەو گرفتانەی لارادان مەبەستیانە ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان هاوشێوەی چاویان بپارێزن. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.